دەوڵەتی کوردستان و سربەخۆیی لە نێوان دروشم و ڕێککەوتن لەگەڵ بەغدا لەسەر وەزیرە یەکلا نەبووەتەوە. لەملاوە بانگەشە بۆ جیابوونەوە لە بەغداد و باسە دەوڵەت دەکرێت لەو لاشەوە ئامادە نین لێپرسینەوە لەگەڵ وەزیرە بکرێت و پۆستەکەی لێوەربگیرێتەوە. چاودێرێکی سیاسی دەڵێت ئەگەر دەوڵەتیان دەوێت کەواتە وەزیریان بۆچی لەم حکوومەتە، بۆیە دەبێت لە پێشتا خۆیان یەکلا بکەنەوە کە چیان دەوێت ئەو سابانگەشە بکەن. ئەگەر ئەم بەغایە ئەوە نەموشکیلەیە ئەم وڵاتەیە بۆتە دێوەسمە بۆ ئێمە سەر بە خۆیمانەیە ئەچ عجەبا ئەمە شەڕەکەی لەسەر وشار زێباری بۆ وەزیری دارایی بمێنێتەوە ئەو قەینە ئەمە دەوڵەتی سەر بە خۆیمانەوە کاکەجان کە وشیاریشە گێڕینەوە پەرلەمانتارەکانیش بە بگەڕێنەوە وەزیرەکانی تریش بگەڕێنەوە بەڵام ئەمە بانێکە و دوو هەوا و ئەمە ئیزدیواجێتی سیاسیە و ئەمە هەڵوێستی دووفاقیە. ڕاگەاندن و دامەزراندنی دەوڵەت پێویستی بە چەند پایەیەکی بنەڕەتی هەیە، لەوانەش ئابووری سربەخۆ و یەکدەنگی و یەکریزی کە لە ئێستادا لە هەرێمی کوردستاندا هیچیانبوونی نییە. بۆتان شارباژێڕی لێکۆڵەری سیاسی دەڵێت ئەوەی لە هەرێمی کوردستاندا بانگەشەی سربەخۆیی دەکات لە ئێستادا سیاسەتی بانێک و دووهەوا پێڕەو دەکات، لەبەرەوەی ناکرێت لە یەک کاتە هەم داوای سربەخۆیی و جیابوونەوە بکەیت هەم لە پێناو مانەوەی وەزیرێک ڕێکەوتنی ژێربەژێر بکرێت. لە ڕاستیە من قەناعەتم وایە کە ئەوان بەڕاستی داوای دەوڵەتی سربەخۆ ناکەن، تەنیا هەشوهوشێکی سیاسیە واتە بۆ تەخیرکردنی کۆمەڵێک مەشاکیلی تری ناوخۆییەوە وەکو کێشەی سەرۆکایەتی هەرێم و قەیرانی بێموچەیەوە قەیرانداریایی کە ڕووی لە خەڵکی هەرێمی کوردستان کردووە و ئەمەش ئەگەر بگەڕیتەوە مەسەلەن بۆ ئەم چەند ساڵی ڕابردوو هەمیشە پارتی دیموکراتی کوردستان ئەم وشەی دەوڵەتی سربەخۆی وەکو کارتێکی فشار یاخود وەکو کارتێکی بێدەنگکردن بۆ سەر خەڵکی هەرێمی کوردستان بەکارهێناوە. بۆیە من پێم وانە ئەوان بەڕاستی بیانەوێت دەوڵەت دروستکەن، چونکە دەوڵەت دروستکردن بەڕاستی بەم جۆرە نابێت کە باس ئەکرێ. دەوڵەت بێگومان پێویستی بە کۆمەڵێک پایە هەیە لە پایە هەرە ئەساسیەکانی هاوهەڵوێستیە یەکریزیە. ئەبینین مەسەلەن ئەمڕۆ سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان ینی ئەسڵەن پەیوەندی لەگەڵ بەشێکی زۆر لە سەرکردە سیاسیەکانی هەرێمی کوردستانە نییە. مەسەلەن ئابووری سربەخۆیە، ئێمە ئابووریکی سربەخۆمان نییە تاکو ئێستا احتیمادمان لەسەر حکوومەتی ناوەندیە. ئەوە بینیمان کە لەسەر کێشەی وەزیری دارایی گەڕانەوە بۆ بەغا. دەوڵەتی کوردستان و سربەخۆیی ئاواتی لە مێژینەی هەر تاکێکی کووردە و هەمووان لە چاوەڕوانی ئەو ڕۆژەدان کە دەوڵەتەکە ڕابگەێنرێت و کورد ببێتە خاوەنی کیان و دەوڵەتی سربەخۆ. بەڵام وەک ئەوەی چاودێران دەڵێن لە ئێستادا ئەو پرسە مزایدەی سیاسی پێو دەکرێت و دەوڵەت ڕاگەاندنیش بە مزایدە و بێ پشگیری نێودەوڵەتی و بەم دۆخە سیاسی و پەیوەندیە خراپەی نێوان لایەنە سیاسەکان لە هەرێمی کوردستان و پەخستنی دامەزراوە شەرعیەکان ناکرێت. ئارام عەبدوڵڵا، کورسات نیوز.